هەرچەندە لە وەرزی بارانبارینی ئەمساڵ بڕی باران زیاترە لە ساڵی ڕابردوو، بەڵام تا ئێستا مەترسیەکانی وشکە ساڵی نەڕەویوەتەوە. بۆ ئەو مەبەستە دەیەمین کۆنفرانسی زانستی زانکۆی گەرمیان تایبەت کرا بە باسکردنی وشکە ساڵی و کەمبوونەوەی ئاو. ساڵ بە ساڵ کەشوهەوا بەرەو گەرمتر ئەڕات، بێگومان لەگەڵ گەرمبوونی کەشوهەوا وشکە ساڵی دێتە ئاراوە و ئاو کەمە بێتەوە. ئێمە وەکو ناوەندێکی ئەکادیمی و هەموو ناوەندە ئەکادیمیەکان، زانکۆکان، وزارەتەکان دەیان نامەی ماستەری دکتۆرا ئەنجامەدەین. ئەم نامەیە بە بەکارهێنانی ئامێرەکان لە بواری جیۆمۆرفۆلۆجی و GPS و ئەمانە کاری لەسەر ئەکرێت. ئەمە لەلایەک و لەلایەکی ترەوە ئەنجامدانی کۆنفرانس توێژینەوە پێشکەشەکرێت بۆ ئێوەی ئێمە بەلایەنی تیۆری جێبەجێمان کردووە، بەڵام لایەنی پراکتیکی ئەوێ. لایەنی پراکتیکیش کێیە؟ ئەمە حکومەتە کە هەستێ بەنداو دروستکە، کە هەستێ پرۆژەکان لە بواری وشکە ساڵی و پاراستنی ژینگە و کەمبوونەوەی کار ئاو با بڵێن کارەکان ئەنجام بدە. ئەمە بۆ دووەم ساڵی لەسەریەکە وشکە ساڵی ڕوو لە دەڤەری گەرمیان دەکات، بەڵام لێکەوتە و مەترسیەکانی تا ئێستا حکوومەتی هەرێمی بە ئاگا نەهێناوەتەوە و هیچ هەنگاوێکی کردداری نەناوە بۆ کەمکردنەوەی کاریگەری درێژخایەنی وشکە ساڵی. بەپێ ئەو داهاتانی کە ها لە بەردەسا بەداخەوە ناوچەی گەرمیان بۆ دووهەمین ساڵ ڕوبەڕووی وشکە ساڵیە بێتەوە. بە تایبەتی ئەم ساڵ ئێمە ڕوبەڕووی وشکە ساڵی کشتتوکاڵی بووینێتەوە بەهۆی ئەوەی کە داتاکانی بارانبارین لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە ناوچەی گەرمیانە ئەومانە پێڕاگەینێ کە لە هەموو مانگەکانە ڕێژەی دابارین بە بەراورد لەگەڵ تێکڕای گشتیە بەداخەوە زۆر کەم بووە. تەنها لە مانگی یەکە ڕێژەی دابارین زیاتر بووە لە تێکڕای ڕێژەی دابارینی ساڵەکانی تر. وامیش ئاماژەیەکە بۆ ئەوەی کە ئەم ناوچەیە ڕوبەڕووی وشکە ساڵی کشتتوکاڵی بووەتەوە. ئەمە دووهەم ساڵە مەترسیەکان زیاترە بنەوە ئەگەر ئەم بارودۆخە بەردەوام بێ و بۆ بڕیاردان لەسەر ئەوەی ئایا کە ئەم ناوچەیە تووشی وشکە ساڵی گشتی بووەتەوە یان ناوە ئێمە پێویستە چاوەڕێ بکەین تا کۆتایی وەرز بۆ ئەوەی بزانین ڕێژەی گشتی دابارین ئەگاتە چەند. بۆ ئەم ساڵ ناوچەکە تووشی وشکە ساڵی کشتتوکاڵی دەبێت، وەک هەمیشەش جوتیاران زیانمەندی یەکەم دەبن. لە هەر ئەگەرێکی وشکە ساڵی ڕابگەێنرێ مەترسیەکان ئەم ساڵ پار زیاتر ئەبێت، چونکە ساڵی پار باران نەباریەوە، ساڵی دووهەمیش هەر هەمان شێوە وشکە ساڵی ڕابگەێنرێەوە بەدەر لەوەی کە زەرەرزیانی بۆ بواری دانەوەیەڵا بێک زەرزیان بۆ لە وەرگاکانە بێت کە هەندێک تۆ هەیە هەر لەوە ئەچێ هەر لەناو بچن و سامانی ئاژەڵمانەکەوێتە مەترسیەوە. خاڵی یەکەمانێمە هەموو ساڵێکە وشکە ساڵی مەترسی کەم بارانی لە دانەوێڵەیە دەست پێکا، دوایەوە بە دەرەجەی دوو سامانی ئاژەڵمان دەسێم ئاوی سەر ژێر زەوی ئەگەر ئەم ساڵی وشکە ساڵی بێ ئەوە ئاوی ژێر زەویشمانەکەوێتە مەترسیەوە. بەڕێوەبردننی سەرچاوە ئاویەکان بە شێوەیەکی زانستی و ئەکادیمی و دروستکردنی بەنداو و پاراستنی ئاوی ژێر زەوی و گرنگیدان بە سێکتەری کشتتوکاڵ و قەرەبووکردنەوەی جوتیاران لەو ڕێکارانەیە کە دەبێت حکوومەتی هەرێم بە شێوەیەکی خێرا بیگرێتە بار بۆ ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.